باسی پاراستی کەلتور و کەلەپوری ڕۆسەناتی کوردیەکەی جا لە کۆنا لە شاری سلێمانی لە جەژنان هەندێک باخچە هەبوون مۆڵگەی کۆکردنەوەی خێزانەکان بوون ئیتر لەگەڵ خۆیانە یا جاروا بۆ نمونە بەیانیانی زوو خەڵکێکە بۆ چوە لێ ناری خواردەوە یان بە درێژایی ڕۆژەکە تا درنگانێکی شەو باخچەکانیان بەکارهێناوە تاوەکو بتوانن سوود لە ئەو بۆنە تایبەتە وەربگرن هەم سەیران بێت هەم جەژنەکەش بەڕێ بکات مەرکانی پێڵەنەوە باسی لای میوانەکانمان باشترە بیان ئەو جوانە زۆر جوانە کامەران ساڵح بەڕێوەری باخچەکانی سلێمانی کامەران ساڵح کارگەچی کە بێگومان باوکیان هەر هونەرمەند بوون خاتو بەهاریش هەر بێگومان خوشکی کامەرانە زۆر بەخێر زۆر بەخێر چاوان جژنیشتانە پیرۆز بێ خاتو بەهار پێمە بەندانی کۆمەڵی کەلەپوریش بەڵێ زۆر بەخێر بۆ هێشتا کەلەپوریانە لەگە خۆتا هێناوە یاخوا بەخێر بێ کامەران کۆن شاری سلێمانی کام باخچانیان بەکارهێناوە بۆی کە چوون جەژنیان تا کردووە بەڵێ بەنسبەت جارە دەستخۆشیتان لێ یەکەم جەژنتان پیرۆز بێ ئەو سلێمانی خۆی کەلتورێکی کاکەمەران و خاتوبار لێرە وەستاون چاوەڕێیەمان ئێمە خۆی کەلتوری شاری سلێمانی و توانم بڵم بە عام کەلتوری کورد وا بووە حەزیان لە سەیران و سەفا و ئەمانە بووە و هەروەها کۆمەڵێ لەو مەراسیمانە هەبووە کە بە کەلتوری دینی بۆ نمونە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانەوانە بووە و هەندێک جەژنی نەتەوایەتیە بۆ لە کووردا ئەمانە و مناسەبانە وا بووە کە خەڵک ڕووکاتە دەشت ڕووکاتە و شوێنانەی کە سەیران و سەفای تیا بکەن بەنسبەت جەژنەکانەوە لە سلێمانی لە ساڵەکانی 50 و 60ەکانە کارێزی وەسا شەریفە بووە هەروەها باخی شێخلەتیڤە بووە و هەروەها سەچنارە بووە کەمانە و شوێنانە شوێنێکی جوانی سەیرانگا بووە کە خەڵک سەیران و سەفای تیا کرۆ جۆلانیان تیاداناوە چرک و فەلەقیان تیاداناوە خەڵک چۆتە ئەوێ زۆری هاتوچۆکان لە بەروی شاری سێمانی سنوورەکەی بچوو بووە کوێسانە بۆ کەواتەوە سعۆکە شارەکە خۆی بچوو بووە خەڵک یا بە پێ ڕۆژتووە یا بە عەرەبانەی دوو قامچی و عەرەبانی یەک قامچیوانە سەردانی و شوێنانیان کردووە ئەو شوێنانە وەکو ماڵێک ماوەتەوە کە لە چەند مۆقعێکی سلێمانیە جۆلانی تیادانراوە خەڵک مناڵ کە لە دوای ئەوەی کە نانی بەیانی خواردووە چوونەتەوێت کۆمەڵێ چالاکی تیاکراوە وەکو جۆلانێ و ئەیتر ماین چەقەلە و نازام چی سواری ئەسپ و لە باخی گشتیەوە بۆ سەرچنار بۆ ئەسپ عەرەبانەیە گەیشتونەوە بەڵێ لای سەراشەوە بەڵێ لای سەراشەوە لیۆ دانراوە خەڵک لیۆ چۆتە سەرچنار سەیری ئەوەی کردووە و گەڕاوە و یەک هاتوچۆ بووە سەیران و سەفای خۆیان کرد دوایی گەڕان کە گەڕانیشتەوە لەکوێ ئێسا ئەو پەیکەرەکەی زەکی ئەلکان لەوێ عەرەبانەکان لیاکەوە بووە من بیرمیە ساڵی 1970کان لیاکەوە بۆ خەڵک هاتەوە بۆ سلێمانی زۆر باشە بابینە لای خاتو بەهار زۆر بەخێر بێت تۆ سەر چاوان جژنە لێ پیرۆز بێت جژن لای تۆ چیەگەێنێ بەهارخان زۆر سپاس دەکەم پێشەکی جژنە پیرۆزە لە ئێ و لە هەموو کوردێکی بەشەرف لە هەر شوێنێکی ئەم دنیا هەیە پیرۆزبایی جژنی قوربانی لێ یەکەم جژن لای من يعني مقدسة بتايبتي أو دو جژنە کە ئاینی ئیسلام لە ئاینی ئیسلامە هەیە و بەدەر لەوە ئەو جژنانش کە مۆچی کوردی پێوە دیارە وەکو نۆرۆز و ئەو شەوی چلە ئەمانە دیسان هەر لەو جژنە پیرۆزانەیە کە ڕەسەنایەتی خۆی هەیە بۆ بە کللتور لە ناو کۆمەڵی کوردەواریە ڕاستە تۆ چۆن خۆ ئامادەکەی ترکە نزیکە بێتەوە بۆ جژن منی ژۆرۆکومانێکتر زۆر ئامادەکاریمان هەیە لە ناو ماڵپاکردنەوە کۆمەڵەکە ئامادەکاری تر و من ژۆرۆکو ئەو هەر خانمێکە لەم کوردستاناژی خۆمی بۆ ئاماداکەم دوو ڕۆژ لەوە پێش یا سێ ڕۆژ لەوە پێش ماڵپاکردنەوەی و ئیتر خۆ ئامادەکردنە و قەیسی کڕینەوە و ئیتر بەو شێوەیە کە خۆتی بۆ ئامادە کەیشتەکرێت و ئامادە باشەکەی بۆ جێژن
وڵی سێ چوار جێژنە لی نانێن بە حکمەوەی کاکەم برا گەورەکەمان کاک فەریدونی برام یعنی پێداگریەکە لەگەڵ براژنم ئەڵێ ئەبێ جێژن لە ماڵی ئێمە بکەن بەڵێ ئەمڕۆ لە ماڵی ئەوان بازە جارێکیش لە ماڵی کامەرانی برام پێداگریەکەن ئەڵێ نابێ چێشتی کام براژنە وڵات چێشتی ژنی کامەران زۆر خۆشەکە بەدار لێنێ بەس دەرەجەیەک ئەم براژنەمە کە ئەمڕۆ لە ماڵیان بووی سەر و پێیەک لێنێ دەست و دەوی دەرەجەیەک بەس چێشتی بەنازی ژنی کامرانیش زۆر خۆشە نەوەڵا قەیسی و برنجی کوردی و بە تەرتیباتەوە گرنگەوەی تر لە هەر شوێنە بگرنگەوەی کۆبنەوەن بەڵێ کۆبنەوەمان ئەم جەژنە لێ بەخۆشی ئەم مەرکانە بەڵێ مەرکانەیە ئەمە لە زۆرینەی شوێنەکان بە تایبەتی لەناو باخچەکانە دیمێنێکی زۆر جوانیشی هەیە ئەمە چی ئەمە دەستکردی خۆتە ئەمە وڵا کاگاریجان ئەمە مەرکانە ڕەمز و ئەساڵەتی کوردە بە تایبەتی ئاوی تیا خوراوەوە ئاوی مەرکانەش یعنی زۆر سەحیە لەبەرەوەی وەکو فیلتەرێ ئاوەکە پاکاتەوە بەس بەداخەوە ئێستا مەرکانە بۆ بە تەرمۆز هینی بۆکری ئەو بەلوعەکەی بۆکەی بەس من بە تایبەتی گەڕام ئەمە سنعاتی بەغایە ئەوانی کە سنعاتی ئێرانەکە دروستیەکەن بەلوعەکەی پێ و گەڕامە تامم دۆزیەوە ئیشم لەسەر کردو بە حەبل من هەر ئیشی دەست دەکەم بە تایبەتی لەسەر حەبل و کوژەکە و جاجم و گوڵنکە خۆم ئیشی لەسەرەکەم کۆمەڵ ئیشم ینی کرد بۆ مارەزێ بەشدایم پێکە بەس تقریبا 2 ڕۆژە تاوە حەزم لەو ئیشە بوو دروستی کەم ئەو جۆلانێش هەر ئیشی دەستی خۆمە ئەگە سێری بکەیت جۆلانەکە ئەو قاعیدەی تای پاسکیلە تای پاسکیلە بەس قاعیدەیەکی ئاسنم کردوتە ناو تایەکە و ئیشم لەسەر کردو بە حەبل وەڵی کاتی ئەوێ چکە ئەوە وردەکاریە ئیشی لەسەرەکەی بە سلیکۆن بەس ئەمە 4 ڕۆژم پێچ و بەخواتە مەرکانەکەم تاوا کرد بەس ئەوە بە 3 ڕۆژ تاوام کردکاوەکانێنێ تاپڵەکوانێنێ چاکیە کاتی بەڵێ جایکیان کاگاری لە ساونکەران لای ماڵی خۆمانەوە تەپڵێکی فڕیرا بوو وەڵاڵم گرهێنامەوە کچەکەم تووڕ دایکەمە چیە تو حیامان نەبێت پاکە تۆ ئیلاقەن نەبێ هەڵم مۆشان زۆر کۆن بوو ئیشم لەسەر کردەوە بە حەبل و ئەنجا سەرەکەی دیسانە تەختەم بۆ بڕێ و لای دارتاش و قاعیدەیەکی جوانم بۆ دروست کرد و ئیسفنج و بە هین شاڵ ها شاڵە قوماشەوی کە پشتێنی پیاوان بەوە یانی شتێکی زۆر جوان دەرچوو هەم کورسیش بە هەماشیەوە لە معرزێکا بەشداری پێکەوتیان نایفرۆشیتم ناوەڵا بۆ ماڵی خۆم تەبیعەتە شیە کە دروستیەکە تیجاری نییە هەدیە کردو ئێمەش دایمە تەرجیعیەکەین ئەڵێن با ئەو کەلتورە کارگەچی هەر بمێنێ لەبەرەوە هەر کەسێکیش وێ بیکا بەهەدیە هینی پێ بکەم بڵێن تیجارەتی پێ بکەم یا پارەی پێپیاکەم ئەو جۆلانێژ ئەوە کە دروستم کرد کچەکەم وتی بۆ منتم بۆ توانەوازی لەمێنە لەو سەنعاتە بیکە تەزبیع و بجاجم و کومباینەکان بکە بەلباوانە بە کەسێک کە قەدری ئەمانەی لابێ بە کەسێکە ڕێزی بگرێ ڕێزی چکە بەڕاستی ئەوە هیلاکی و هەمیش ساڵیەوە ناکە سەنعاتەکە لەوانێ زیاتر ناتوانم چکە بەڕاستی ئەمە کە دروستم کرد ڕێک کوژەکەی بە دەستماس 1 هەفتە من دەستم سوتا بوو جیازی تەون و شتەکەی دایکم ماوە ینی ئەوە نیە کاجاجم و نەخشی سەرجاجموانە هەر ماوە بەس شوێنەکەمان شوێن نەبووە داینین ئەیتر ئەوتوانە هەر خەریک بە ینی ئەوە سەنعاتەکەم زیاتر سەنعاتەکەکە ئیتە هەرێکی ڕێچکەیەکمان گرتووە لەو ڕێچکان ئەو دەستی هوەرێتان هەیە کاکامەران بەڵێ کاکامەران ئەوە جگە لەوەنداگاری باخچێ بۆ شێوەکارێکە هەر مەپرس لە تابلۆکانیمان هێنا بۆ ستۆدیۆ بەڕاستی تر داوەتیشم بۆ کردن نات بۆی داواتی بۆ کردن بەخە هەر کاتەکەمانەوە بۆ کاکامەران کاکامەران ئێستا ڕۆژانی جەژن باخچەکانی ئێمە بە تایبەتی باخچەکانی سلێمانی کراوە لە بەردەم گەشتیاراندا ئاسانکاریدان چی بۆ کردوون بەدمەندێکی لە چاو ڕۆژەکانی ترە ئیمساڵ من تەسەوری ئیمساڵ کاکەم گەشتیار زیاتر هاتووە میوانێکی زۆر ینی دیارەیەکی زۆر نامۆیە میوانێکی زۆر ڕووی کردوتە سلێمانی ئێمە وەکو باخچەکان هەمی فریە ینی خەڵک سەیران و سەفای تیاکەوە چنە ناوی پیاسەی تیاکەنەوانە
لەبەرەوە ئەمە خەفارەتمان داناوە و بەسپاس و کارمەندانامی دەوامەکەن ئیمڕۆ لە دەوام بوون من بەیانی سعاشم سەرێکم لیان ئەوانەی ینی هەمی دەوامەکەن و دەوامەکەشیان بەردەوامە و الحەمدولیلا ئاسایشیش بەرقەرارە چکە ئەم ئاسایش و ئەم پۆلیسیش چاودێری ئەو سەیرانکەر و شتاکەن و ئێستا بم بەیانی پارتی ئازادی خەڵکی لێبوو باخی گشتی خەڵکی لێبوو این بەردەوامە لەبەرەوە سەیرانکە ڕووە کاتە سلێمانی و ئامادەکاریەکەش کراوە بۆی کە لە کەتی گەشتیاریەوە خەڵک شوێنە ڕێنماییانەکەن و تێلەکان و شوێنەکان زۆریشی شوێنی دەست ناکەوێن لە ناو پارکەکان ڕێبەرمان هەیە ڕێبەری کە لە ناوەڕاست و باشووریەت بزانە لە سلێمانی چەند پارکەیە چۆن بێ پارکی ئازادی چۆن بێ بۆ هەواری شار بۆ ئەم پارکانە شتێک هەیە بۆ نیمانە چەند ساڵە هەشتێک هەبوو نانا هەیە ئەوە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سێمانی کردوانە بە سپاسەوە بەڵێ بەڵێ ئەو ڕێبەرایە بەس دەواچێت تازەگەری کێ ئێوێشتی کەی تا بکرێ بۆ نمونە وتێل و ڕێستۆران تۆمانە زۆر کراوەتەوە شتی زۆر جوان و مۆدێرن کراوەتەوە ئەمانەش داغڵ کرێتەوە چێ کردی بیان نازام من آخر معلومات مێ بێت تا پاریش ئەویان هەبوو وەکو نامیلکێ کامران ڕۆژی چەند سعات چەند کاتژمێر لە ناو باخ و باخاتایتەوە وەڵام من بەیانی عادەت کاتچمە دەوام سعا هەژە چمە دەوام هەش بۆ تر ئەگەڕێم پێشەوەی بچمە ناو دایرە تا 1:02 ئەی لە ماڵەکەی خۆتا تا چەند گرنگی و بە سەوزایی و دار و درەخت و گوڵ و ئەم بابەتانەیەوە لە ماڵی خۆمانە تقریبن 42 ئینجانەمەیە و سەوزەشمەیە و هەروەها ئەو دارانەی بەرامبەر ماڵی خۆشمان زۆری بەستۆندە خۆم ئاویم ینی بیرم نییە بەس ئاوی بەلوعەیە کاتە گرنگە ئێمە هەر نەچین بۆ منە بۆ ئەو باخچانەی کە لە دەرەوەن و ئانە تۆ بتوانانی لەناو ماڵەکەی خۆشتا ئەگەر ڕوبەرێکی زۆر کەمیش بێ سەوزێکیت و تیایدانیشیوەنیە خۆم ینی ئەوە فترێکی زۆرە لە ناو ژینگەیان بەس من دارم زۆر خۆشەوێ گوڵم زۆر خۆشەوێ ئێستا تۆ ئەوە توی هەموو گوڵێکم کۆ کردوتەوە بە هەموو ئینەکان هەموو ئۆتوێکمێ ینی جاروای خەڵکیە بە سەرکەوچکێکی مەڵم هابی ڕوێن ئەکرێ ماوەیەکی تر کاکامەران بیر لە دروستکردنی بانکی تۆ کاتەوە بانکی تۆی ڕۆکی من نا بەس من ئەگەر خوا تەمەنیە ئازم جاری کەشە لێرە باسم کرد خوا تەمەنیە ئەگەر لە دایرەش تەقاعود بم هەر بەردەوامم لە ژینگە چونکە هەم تابلۆکانم لەگەڵ دارە هەم خۆشم لەگەڵ دارە هەم لەگەڵ ژینگە بەردەوامم تا ئەو ڕۆژێم کە نەقەبرەوە هەر خێزانی ژینگە دۆستین منەیەکتان من دایکم ئامەی کارگەچی نابوو کانسکانی بوو ئێمە لامان سیر بوو لە ساڵی هەفتاکانە دەوەنێکی باخی کردبوو لە بەردەگای ماڵی خۆمانە خانوەکەی ماڵی باوکم ماوە ڕوکنێکە لای فلکی سابووکەنە ئێستا ژەر ماوە خانوە 69 مەتر بوو دوو قاد ئێمە هەمومان لێیا کولیەمان تەواو کرد و مەکتەبمان تەواو کردووە دەوەنێکی کردبوو دەوەنەکە 50 سامتین بە مەترونیوێ بوو مێوی تیاڕوانە بوو هەنجیری تیاڕوانە بوو لە بەرەکەی شیمانە خوار ئەی مێوەکەی کردوەوە حوشە و ئەمانەوە ئەجا سەوزە هەموو جۆرە سەوزەیەکمان هەبوو یانی زۆر جا دایکم اعتمادی ناکرد لەسەر کڕی لە سەربان ئینجان و شتۆمان حەزمان لێ بۆ خایم برام خۆی مدیری غابات بوو ینی مدیری دارستان و پاوان بۆ لا دووکانە و ینی زۆر دەستی دیارە کە لە ساڵەکانی هەفتاوەشتاکانە ماوەی مەسئولی غاباتی گۆیژە بووە ئەم دارانی کە لە زەمەنی ئەوە ڕێنراوە هەر بەردەوامی کا کامەران هاوڵاتیان زۆر گرنگی بە سەوزکردن و دار و درەختۆن بابەتانە ئەگەر لە نێو باڵەخانە و شوقەکانی شابژین هەر هیچ نەبێ لە باڵکۆنەکەیانە مەساحێکی کەمیش بێدا تەرخانیان کردو ئێستا وای لیا تۆ هاوڵاتی پێ عیبە سەوزایی ئینجانە و گوڵ و دار و درەخت لە بە دەرگایانە بێ ئەمە یەکێک لەوانەی مژدە خۆشکاری شاری سێمان یەک شتین کامەران بیری چوو لە سەربان کە دایکمە و باخی ڕوانە بۆ مووی سەوزە بوو جاری وە لە زستانە دایە پۆشی ئەجا نعنا لە زستانە زۆر مهمە تۆ لەوێ دەسێکەوێ لە ژێری نەکۆ نعناکە زەردباو بوو یەکێ مەسەلێنەوەی نعنای وشکێنێ ڕاوزی ساتم نعنای سەوزە بۆێنەوە هەڵی هەیە لەوێ نعناکە یعنی بە سەوزی هەبوو لەبەرەوەی دای پۆشی بوو لە زستانە با بسیارە لە تۆ بکەم بە بۆ پێیکاندانی کە لە پۆری کوردی جەژنی ئێمە ڕەسەنایەتی ماوە یان لە دەستمان داوە زۆر بمانەوە تا پرسیارەشم لە کاک محەممەد و مامۆستا نامدار کرد جلوبەرگی کوردیەکەی ئەڵین جەژن با بە جلوی کوردیەوە بەڵام بەتەنها جلی کوردی بەسە بۆی بڵێن ئەمە جەژنێکی ڕەسەنایەتیمان هەیە کوردایەتیمان هەیە کوردانیانەمان هەیە
وڵای خۆی ئەزانکی جێژن ینی ببێ بە کللتور جلی کوردی لەبەرکردن چکە ئێمە دوو جێژنمان هەیە دوو جێژنە ئەویان سێ ڕۆژە ئەویان چوار ڕۆژە بۆچی بەجلی کوردی و ئێمە جژنە پیرۆزە لە کەسوکار و لە دراوسێ و لەو کۆمەڵە خەڵکی کە ئێمە ئیناسیین بەڕاستی خەریکە ینی کاڵبوونەوەی پێوە دیارە جێژن ئەویش بە حکمەوەی ئەتەرنێت ینی ئەتەرنێت زاڵە ینی زاڵ بووە بەسەر هەموو تاکێکی ئەم کوردستانی کە ئێمە تیاژین بەدەر لەوە هەموو عالم ینی سیرەکەی بە نامەیەک جژنە پیرۆزە من جارویە کە نامە بۆ نێر بەخوا پێی بێتاقە دەبم ینی تۆ ئەو نامەیە ئەو نامەیە بۆ من نێرە لە دقەیەکە لەوانەیە بۆ 100 کەس نێرە ینی کۆپی کردو نێرێتەوە جێژن ڕستەنایەتی جێژن لەوایە تۆ بچیتە ماڵەکە دەنچێ نەقوڵی ئەو ماڵە هەڵگری دەمە شیرین بێت گردن ئازایی لێ بکە یعنی خۆشە بەرکەوتت هەبێ لەگەڵ کە سوکارە لەگەڵ خزم و لەگەڵ دراوسێ و لەگەڵ ئەو کۆمەڵە خەڵکەی کە تۆ ئەیان ناسی جژنە پیرۆزە بەو شێوەیە بێ من پێم باشترە بەجلی کوردیەوە بەڕاستی خەریکە ینی ڕەسەنایەتی خۆی لە دەستەیە چونکە بە حکمی ئەوەی کاتی خۆی سلەیمانی لە 5 گەڕک پێگاتە بوو 5 گەڕک بوو مەڵکەنی بوو 4 باغ بوو سابونکەران بوو ینی کۆمەڵێک گەڕک بوو بە پێ ئەوتوانی هەمووی بەسەرکەیتەوە هەمووی خزم و کەسوکار بوو لەو گەڕەکەی توی هەمووی خزم و کەسوکار یا لە ماڵێکە گەورە ماڵەکان 4 ماڵ لە یەک خانووە ئەژیان لە یەک حوشەیە سێرتەکەی کاسە دراوسێتی هەبوو ئەمانە هەمووی یعنی باری کۆمەڵایەتی توموتۆڵ ئەکرد ینی تۆ سێرەکەی توموتۆڵیەک دروست ئەبوو لە بینی هاوڕێتی و لە بینی خزمایەتی و لە بینی دراوسێتیە بەچی بۆ کاسە دراوسێتی ئێستا کاسە دراوسێتی بەرەو نەمان شووە خۆشبەختانە لە کۆمەڵی گەڕەکە کە هەژار نشین و کۆمەڵە شعبیەکانە هەیە بەس ئەو کۆڵانی زۆر خۆش بوو شتێکی دەرێتەوە تۆ شتێک تەنها شتێک ئەهاتەوە بوو ئێستاش لە لادیەکانە ئەوە هەیە ئەو باسی دراوسێتیەکە ئێمە ئەمەنە تێکەڵ بووین من دە دایکمە بوو دایکمەی ئەوە شیریایەتی ئەو یایتێت ینی باوەڕێ هەبێت دە دایکمە بوو ینی ئەمەنە تێکەڵ و یانی تێکەڵی عایلی زۆر مهم بوو زۆر خۆش ساڵی هەفتاکان ئێمە ماڵمان بە ماڵی عومەر عەلیەمینەوە و ماڵی گەزیزە دەرگا لە بینمان نبوو هەر دەرگا لە سەرمان لە بینمان دەرجوو تێکەڵ بووین ئەو دراوسێتی جاران دراوسێکی زۆر تێکەڵ بوو اینجا دەردی بە مامەسەبار ئەڵێ هینە ینی شار بچوو بوو ئێستا ئەو کەلتورە نەماوە جاران هەموو عایلە بەیە کۆکۆ بۆ ناخواردن ئێستا بە مەڵێڵە درەن خەبەرە بێت وەڵە وڵاتم سەفەرەکەم بۆ وەڵێ وڵا مناڵەکەم تێکەڵایەکە لە ماڵێکە هەبێ شتێکی سەیرە هەرچەند ئێمە هەوڵمان ناوە ینی ئێمە هەوڵمان ناوە ئەو بیڵیان زۆر بنەماڵەوە یەشتۆتەوە بەس زۆر کەمە ینی تۆ تا دوان کۆکەیتەوە دوان غایبە تا چوار سیان کۆکەیتەوە سیان غایبە ڕاستە دەستان خۆش بێ زۆر سوپاس زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لامان ئامادە بوون دووبارە دەژن لە خۆتان و لە بنەماڵەکانیشتان پیرۆز بێ دووبارە لێرە بن ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووین لێرە بوون جارێکی تر دووبارە جەژنتان پیرۆز بێ گەرنیشمان جارێکی تر ئازاکەمان بێگومان نێوانتان لەگەڵ هەڵپەرچەوەمانەیە چۆنە کا کامەرە لەگەڵ هەڵپەرکیا بینە چۆنە من وەڵی جاران هەڵە بە ئێستا پشتمێشیە کامەرانێک شتیکەی هەیە من شاخەوانەیە کەڵم کامانانێک جاربەرە لەگەڵ ما بۆ شاغەڵە بەخوای ئەوە شتی سوگە خۆن بە حەزم لە گۆشتی برژاوە ئەو بیانەوەی گرێ جاران سەرچۆ بیان هەمی ها بە من ئێدە ئەم ناوەڵانە کاقێگەن لەگە کاکاروان وەڵی زۆر سپاس دووبارە دەستان خۆش